ئەوە لە ساری هەشتاوەش هونەرمەند بڕهار خۆشناو لە هەنجێک بووین لە یەک لە مەسایفەکانی لای مەسیفی هەوزە ئایە ئەویە دەگوت سەیری منی کردی ڕاست گوتی وشار عزیزکۆیە. ئەگەر سەردانی ناوچەی پیشەسازی بکەین دەبینین هەموو دوکانەکان بە شێوازێک بۆتە ڕۆن و پاشماوەی ئۆتۆمبیل و پیسی ئۆتۆمبیل، بەڵام لێچێک لە دوکانەکانم لە ناوچەی پیشەسازی باکوور لێرە تەواو جیاوازە. جا دەمێت بچینە ژوورەوە و شوێنەکە ببینین لە مێزەکەیەوە دەست پێ بکەینە و لە بری مێز ڕەنجڕۆڤەرێکی کۆنی داناوە. ڕەنجڕۆڤەرە باشە. کاک وشار سڵاوت لێبێت دەمێت باسی ئەوم بۆ بکەی ماشەڵڵا ژوورەکەت وەکو دیوەخان وایە ئەوە چییە ئەو بابەتە؟ دیوەخانی فەقیران. دیوەخانی فەقیران. یاخۆ سەلامەت بیت. ئەوە چییە و با بڵێن پێشی ڕەنجڕۆڤەر لێرە داناوە؟ لەندرۆڤەر. ئەوە چییە بۆ لێرە داناوە؟ وەڵاهی لە پێششی زۆر بەخێر بێن زۆر بەخێرات نادەکەم لەو سەوتی شمتاوە ناچاوت ماز دەکەم دەمەکە خەرکەم و کورتەکە بی وەڵا ئەوە لە منداریەوە بێن لە ناو خولیای جێبی گەورە بوومە گچکە بووم لەکەم برام بیشم دەکرد تێنەکسی جێبی بوون یعنی کە سارە لێ دەدرات چامان دەکردەوە تەنەکسی بوون لە ساری هەفتا لە هەشتا بووینە بایە ئەرێ وەڵا. باشە خۆشەویستی ئۆتۆمبیلی جێ وای لە تو کردویان لەندرۆڤەر وای لە تو کردو ئەوە بۆ شێوازە دوکانەکەت ماشەڵڵا جۆرەها ئۆتۆمبیل لەندرۆڤەر و جێبیشی لێیە بچووک بەری وەڵای زۆر مەراقمارە ینی هەر لە مناڵیەوە زۆر حەزم لە جێبی و خولیای جێبی هەیە و هونەریشم حەز لە هونەریشە هونەرمەنان و گۆرانی ئەو شتانە. باشە لێرە کار دەکەیان هەر بۆ خۆشیوە بەس لە خۆمە ئەو 4-5 مەترە بەس بۆ خۆتە ئەرێ وەڵاوە ئەوە جامخانە پێ دەری حسابکە لە سناعینی. باشە خەڵک دێتن لێرە چی دەڵێت دەگە دێتەوە دوکانە کەلوپەل دەکەن برادر هاتیە لە پێیجی خۆشی نایدی خوارد گوتی ئێرەوە وەدەزانین لە سناعینی شێوازەکە جیاواز ئەرێ بە قورعان شێوازێکی جوانە حەزم بەخۆی لە زۆر لە نالی و حەزم لە ڕسم شتیواژ بەلوێش ڕسم زۆر شتم هەیە ینی دەبینم ڕسمی بەشێکی زۆر لە هونەرمەندەکان لەگەڵ جەناب جیراوە لە کۆنەوە بە دیوار هەڵواسراوە ئەوە بەین خۆشە لە هونەرمەندان ئەگەر زۆریان هی هەولێرێ و کەرکووک و سلێمانی دووە چیشکەم. باشە لە نێو گۆرانیەکان ئەو قسەیە زۆر بڵاو بۆ ئای ئەوەوە شار عزیز کۆیە ئەو قسەیە لە چۆ دروست بوو چۆن بۆ چیرۆ بەخوای ئەوە لە ساری هەشتاوەش هونەرمەند بڕهار خۆشناو لە هەنجێک بووین لە یەک لە مەسایفەکانی لای مەسیفی هەوزە ئایە ئەویە دەگوت سەیری منی کردی ڕاست گوتی وشار عزیزکۆیە ئەوە بەردەوام بۆ زە گۆران بێژەکان هەر یەک بە ستایلێک ئەوەی دەکات لەگەر دووەرانەکەی هەر کاکە گۆرانی بێشێ بەخوای ناشمناسی خواوەشی هەر ئەمنی دیتیە یەکسەر کردی وشار وتی کاکەوەڵە لە تیکتۆچەر دەبین وشار ئەمش کردمە وشار عزیزکۆی. باشە وشار عزیز بە شێوازێک عاشقی ئۆتۆمبیلە ئێستا زۆر ئۆتۆمبیلێک لێ دەخورێت بەخوای ئێستا نیسان پەترۆن هەیە ئەرمادە هێش پستن بەس پێشتی لەندرۆڤەرم هەبووە تا 2014 بەس جێمان نیە 5 سارە دەتوانێ و لە مارە هیتمانەوە جێمان نییە جێبیش نابی زۆر باش دەبی دابنی لۆ جوانی هەیتت لۆ جوانی لە هەیتمان لە هەولێر براکەم هەیتی لە سوودی شەیتمان دوومان هەیە لێ دەخورێت لۆ پیاس ئەمە ناوەڵەکەم بەس پێشتر دەمە سوانی هەندە ڕقا بەس دەوی تەمەشای بێزار بووی نانە بەس دەوی تەمەشاکەی بەخۆی بەس زۆر جوانی بەس بەرامبەرت بی خۆشە نیە تو تەمەشا دەکەی یعنی بەس خۆشار تەمەشایەکەی بەرامبەرت بی شەرنیە باشێت و زۆر کەسێ ساری کۆنی هەیە ئەو سیارانە خۆ کابرێ لە مەزرعی ڕاگرتێ بەس لو جوانی باشە نەدەتوانین لە بری مێزێکی ئاسایی دابنی لە بری ئەو مێزیکە بابا بەس نارێم سوتفە ڕۆژێک لە تیکتۆک دیتم ئەوەی بنێم لە ئەوەی ئەو سۆشال میدیانە دیتم دەندرۆڤەرش ئەو هات بەس زۆر جوانترم لێ دروست کرد بەزەوە هەر پارچەم لە زیێکی نایە بە ئاسانی دروست ناکرێت زۆر بە قورعان زۆر تەکلیف ناکە هەر دەوری ملیۆنە تەکلیف کردیە بەسیە لە موسڵیم هینا لێرە سبغۆم کردیە و ئەوە لە هەورەمان هاتیە ئەوە لە هەولێرم کردی ئەوە لە موسڵێلۆم هاتیە ناو هەر پارچە لە زیێکی حکم کردەوە ئێرانش جامخانەی پێ دەمدێن دوسێ برادر دێن بەچیەوە 3-5 کەس دێن دۆخەمان قاوی دەخۆینەوە و سەعاتیەکێک قسوور دەسمەوە هەروەندە ئیشم هیچیان لەگەڵ گەڕان و سوورانی دوێنێ لە مالیزایەتمەوە دەنیشم کە تێدەری گۆرانیم گوتیان یارەبێ قەڵت چاک یعنی ئێرەوە کو دیوەخانە چ لای تقریبا دیوەخانەش گەری دیوەخانە نێو سناعی دیوەخانێکی کچکە لەناو سناعی یاریوەڵە زۆر باشە کاک وشار دەست خۆش بێت ئەمە سپاس دەکەم ئەمە قسەی کاک وشارە کە لەگۆ خۆی باز دەکات لە خۆشەویستی لەندرۆڤەر پێشی ڕەنجڕۆڤەرێکی لێرە داناو کردێتە مێز لە نێو دوکانەکەی و بە شێوازێک دوکانەکەی وەکو دیوەخانێکی بچووکی لێهاتووە لە نێو پیشەسازی باکوور لە شاری هەولێر